یانی هەڵۆوەک ئامادەکاری بۆ خولی پلەیش کوردستان 50 ڕۆژە دەستی بە مەشقەکانی کردو و 8 یاری دۆستانەی ئەنجامدا و 9 یاریزانی نوێی هێناوەتە ڕیزەکانی و ئامانجی گەڕانەوەیە بۆ نایاب. ئەمە دوای نوێنەی پێکاتەی یانەی هەڵۆیە پێش دەستپێکردنی خولیانە پلەکانی کوردستان. یانەکە ئەمساڵ جیاواز ئامادەکاری کردووە چونکە ئامانجی گەڕانەوەیە بۆ خولی نایاب کە 4 وەرزە لێی دابراوە. پشتیوان بەخوا پشتیوان بە کارگێری یانەی هەڵۆ پشتیوان بە دەستەی ڕاهێنەرە و یاریزانەکان ئەمساڵ بە پێشوەیەکی باش خۆمان ئامادە کردووە. پێمان باشە کە ئەمساڵ سەرکەین بە یانە پلەنابەکانی کوردستان کە بۆ ماوەی تقریبان 4 وەرزە لە پلەنابەکان دابەزینە دابڕینە. یعنی بە شێوەیەکی باش پشتیوان بەخوا خۆمان ئامادە کردووە پێشمان خۆشە ئیشەڵڵا سەرکەین بۆ نایاب. یانەی هەڵۆ ماوەی نزیکەی 50 ڕۆژە دەستی بەڕاهێنانەکانی کردووە 8 یاری دۆستانەی ئەنجامداوە و 9 یاریزانی هێناوەتە ڕیزەکانی دوانیان پیشەگەری ئێرانین و سیانیان وەرزی ڕابردوو لە خولی نایابی کوردستان یاریان کردووە و یەکێکیشان لە خولی نایابی عێراق بووە و خاوەنی ڕاهێنەری توانای جەستەییشە. ئەو ساڵاش تقریبا یعنی باشتر لە هەمی ساڵێت چووی فەریق زۆرمە پێشوەخت ئامادە کردێت تقریبا 45 ڕۆژە ئەمە تەمرین بەردەوامین و ئەم ساڵە زۆرمە خۆ ئامادە کردێک و سەرکەوین بوو پلە نایاب ئینشاءڵڵا گەر خودی هۆری کاریەمە کردید و ئەم هاتینەوە تقریبا 2 ڕۆژە ئەم هاتینە کەم لە هەولێر پایتەختی کوردستان ئینشاءڵڵا حتا ڕۆژە پێنجشەمبی دەمینین. یانەی هەڵۆ لە ئێستادا لە نێو کەمپێکی مەشقا لە شاری هەولێر و لە یاریگای بروسک ڕۆژانە مەشقەکانی ئەنجام دەدات و وا بڕیارە 6 ڕۆژ بخایەنێت. ئەو ساڵە ئینشاءڵڵا خۆمان حازر کردیە بە هیمەتی ئیدارە و دەستەی کارگێڕی و مدەڕب و یاریزانان و ئەو ساڵە تۆمۆمانەوە سەرکەوین ئینشاءڵڵا ئەو ماسکەرشماندانە لۆزە و گۆڕینەوە 2 مانگە تەقریبانمە لە تەدریب داین هەمومان بەوێکڕا وعدماندایە بەو مدەڕبە بەو ئیدارەیە ئینشاءڵڵا ئەو ساڵە سەردەکەوین. یانی وەشی هەڵۆ چەند یاریزانێکی هێناوەتە ڕیزیانەکانەوە کەیکێ لەوانە خۆمەوە چەند یاریزانێکی کە لە خولی نایابە یاریان کردووە. ئەم ساڵ ئامانجی یانەی هەڵۆ ئەوەیە کە بگاتە خولی نایابی کوردستان ئەوە مانگێک و تقریبا 20 ڕۆژە ئامادەکاریەکەوە ئەم معسکەر تەدریبێکشمان لە شاری هەولێر کردێتەوە بۆی زیاتر یاریزانەکان تێکەڵی هەبێ لەگەڵێکە و هەم چەند یاریکی دۆستانەی شەکەن و پێشتری 8 یاری دۆستانەمان کردوانی سا یاریزانەکان ئیسیجامێکی تەواویان هەیە بەیەکەوە و ئینشاءڵڵا ئامانجی ئێمە و ئیدارەی یانەکەمان هەموو هاوکاریکی کردوونەوە کە بگەینە خولی نایابی کوردستان ئینشاءڵڵا. یاریەکانی خولیانە پلەکان 27 مانگە دەست پێ دەکات و هەڵۆ لە یەکەم یاری میوانداری ئاڵتون کوپری دەکات لەسەر یاریگای خۆی لە بلێ. یانەی هەڵۆ دەیەوێت ئامادەکاری باشەکەی و ئەزمونە زۆرەکەی لە خولی پلەیەک بەکاربێنێت بۆ ئەوەی جارێشتر بگەڕێتەوە خولی نایاب. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.